ئەمی زیاتر بێ گوتوبێژ بکەن لەگەل ڕێزدار ئەندازیار کامەران خۆشناک و سەرروکێ لژنەیە دانانا سیستەمێ تیشکێ ڕوژەیە بۆ فەرمانگەیەن حکوومەتێک ئەندازیار کامەران بخێر هاتی خۆش سپاس بۆ ئامادەبوونەوە سپاسی ئەوەش دەکەم بۆ هەندێک نمونە بوومە بەحەسکردن ببوورە نهام دچقۆنەغا دامەزراندنا وی سیستەمی داینە لە فەرمانگەیەن حکوومەتێ بڵێ سەرەتا سپاسان دەکەم بۆ ئەو دەرفەتە بێگومان دامەزراندنی شانەکانی وزەی خۆر یەک لە کارەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ کەمکردنەوەی بار لەسەر تۆڕی کارەبا لەلایەک و لەلایەک تر بۆ کەمکردنەوەی دەردراوە کاربۆنیەکان خۆت دەزانی لە بەپێی ئەو نێودەوڵەتیەی پاریس مؤتەمەری پاریس کە ساڵی 2015 هاتە واژووکردن کە 1970 وڵات بەشداری تێکرد عێراقیش بەشێکە لە وڵاتانە کە دەردراوە کاربۆنیەکان کەمکەن و کار لەسەر خاوێنبوونی ژینگە بکەن و کەمکردنەوەی پیسبوون لە چوارچوای عێراقدا پلانی باش واجێبەجێ دەکرێتن عێراق خۆی چی دەکە ئێمە لە چه ئاستێک دەین بەراورد لەگەڵ عێراق بۆ جێبەجێکردنی پلانێکی وا بەڵێ ئێمە چەند هەنگاوێک لە پێش عێراقین ینی بە خۆشحاڵیەوە حکوومەتی عێراقی یاسای بڕیاری 54 دەرکرد وەکو دەستپێشخەریەکی نیشتیمانی بۆ کەمکردنەوەی دەردراوە کاربۆنیەکان و خاوێن ڕاگررتنی ژینگە ئەوان ئێستاکە لە قۆناغێکن کە تازە دەست دەکەن بە کۆکردنەوەی داتا هەر وەزارەتێک لە لای خۆی ڕووپێوی بک و داتا کۆکەنەوە و دەرخستە ئامادە بکەن و ئێمە ئەومان تەواو کردەوە لە جێبەجێکردن دای بەڵێ ئێمە وەکو بۆتم باس کرد چەند هەنگاوێک لە پێشەوانین ئێمە هەستاینە گشتاندنێکمان لە فەرمانگەی پلاندانان لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران سەرەتا گشتاندنەکە لەوێ هات دوای لێژنەکە گشتاندنەکی لە ڕێی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران دەرکردێ بۆ سەرجەم وەزارەت و دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم کە شوێنی گونجاو بۆ دامەزراندنی شانەکانی وزەی خۆر بۆمان ڕووپێ بکە و بنێری ئەوە یەک دووش ئێمان نەکرد ئەوە ئاکاری ئەندازەیی سەرجەم کردستە و کەلوپەلەکانی بەکار هاتوو لەمە وەکو لێژنە تەواومان کردووە و گشتاندنمان پێ کردووە ئێستا خەریکی ئامادەکردنی دەرخستەکانین بە هەماهەنگی لەگە وەزارەتەکان و لەگە وەزارەتی کارەبا بۆ ئەوی بتوانین دەست بەو پرۆسێ بکەین بەڕێزشت کە باست کرد لە وەزارەتی کارەبا دانراوە طبعا ئەو داتانەی وەزارەتی کارەبا کە ئەگەر ڕوخسەت ئەو داتانەت پێ بڵێ یعنی بەپێی ئەوەی لە ماوەی ساڵێکدا 17 مێگا کاتژمێر کارەبا لەم شانانە بووە کە ئەمە 6.8 تۆن لە خەلوزی بەردینە کە ئەتوو ئەگەر بتەوێ 11 داردێ بۆ لادانی وەی کە ئەتوو تانیتت 8 تەن لە غازی دۆمۆکسیدی کاربۆن کەم بکەیتەوە ئەوە بەدانانی 231 پەنەڵ بکە 131 کیلۆواتمان دەداتن بێجگەلەوەش کە سعری دام و دەستگاکانی حکومی 80 دینارە مەقتوعە بۆ 1 کیلۆوات کاتژمێر بۆ پێە تا ئێستا لە ماوەی ساڵێک 1,360,000 دینار گەڕاوەتەوە یعنی دامەزراندنی ئەو پەنەڵانە بار لەسەر کارەبا کەم دەکاتەوە ژینگە خاوێن دەکاتەوە و بودجە و خەرجیش کەم دەکاتەوە باشە پلان ئەوە هەموو فەرمانگەکان پشت بە سیستەمی ڕۆژگرێ بدەن لە ئێستادا چەندی جێبەجێ کراوە ڕێژێک هەیە لە ئێستادا مەسەن فەرمانگەکان وەکو دەست پێشخەری هەندە کردویانە مەسەلاً وەزارەتی کارەبا لە لای خۆی کردیتی چەند مەکتەبێکمان هەیە چەند ئامارێکمان هەیە لێرە لە بەردەممان 72 قوتابخانە باس کراوە ئەو 72 قوتابخانەیە شتێکی دیە بزانە وەزارەتی کارەبا وەزارەتی پەروەردە لە پلانیدایە طبعاً ئەو مەلەفەلەکن ئەندازیاری بەڕێز ساکار ئیسماعیل لە خۆسکە و لێرە بە بەڵام ئەمن محاولە دەکەم هەندێک شت بخەمە ڕوو 72 قوتابخانەیە بەڵام بە دوو قۆناغ تا بزانی کەم و کوڕیەکان لە چیە قۆناغی یەکەم ئەزمونیە پایلۆتە تا تو بزانی کەم و کوڕیەکانت لە چیا چۆن ئەو قۆناغە سەرکەوتن دەینی 11 قوتابخانە دەکرێت قۆناغی دووەم 61 قوتابخانە جا ئەوەی باسمان کرد بەڵێ پێشوەی پەروەردە ویست ئامارێکی گشتی باس بکەیت بەڵێ ئێستا لە ئامارەکەی پەروەردەی ئەوش لە مامۆستا ساکار مەرگرتیا 10 کیلۆوات لۆ قوتابخانەی 7 پۆلی و 9 پۆلیە گوژمەکانیان ناڵێم چکە دەدرێتە تەندەرین گوژمەکانیان ناڵێم بەڵام 25 تا 30 ئەمپێر دەدا ئی 20 کیلۆواتەکەی 12 پۆلی تا 8 پۆلی ئەویش 50 تقریبا تا 6 ئەمپێر دەدات 30 کیلۆوات لۆ 27 پۆلیە ئەویش تقریبا 75 تا 80 دەدات بەڵام وزەی خۆر جیاوازترە لە مۆلیدا
طبعا وابەستەی تیشکی خۆرە وابەستەی وەرزە وابەستەی کاتە ئەوانە هەمووی وایە چونکە تو دوو زاراوەت هەیە لە کارەبا بار و بەکاربردن. باشە پێشی پەروەردە باسی ئەومان کرد گشتێکە ئێمە گەیشتونەتە چەند فەرمانگەمان هەیە بەتەواوی پشت بە کارابەی تشکی ڕۆژ گرێ بدات یان ڕێژەیەکی دیاریکراو هەیە لای بەرسان شتێک پرۆسەکە لە سەرەتایە پرۆستەکە لە سەرەتایە بەڵام ئێستاکە گشتاندنەکە بۆیان کراوە کە بێ مەسەلەن ئێستاکە سەرۆکایەتی ئەوی بەڕێزت باس کرد لە باڵەخانەی پاشکۆی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ئینشاڵڵا لەو ماوەیەدا دەندرێ کە ١٨ باری ئەو پڕ دەکاتەوە بەر لە ماوەش لەکن ڕێزدار کاکومێت خۆشنا و پارێزگای هەبێت ئەویش وعدی پێداین کە لەسەر باڵەخانەکەی خۆیان دادەنێ بێجگەلەوەی پارێزگای هەولێر چەندین بیری لەو ڕێی بیری هاوڵاتانی کارەبا بۆ دابین کردووە بێجگەلەوەش لە کردی تایبەت زۆر لە مەکتەبەکاندایان ناوە کۆلیژەکاندایان ناوە ڕێستوران زۆر هاتەکتان دیاری کردووە بزانین کەنگی دێگەهینە وێ ڕۆژێک و بەتەمامی بوو فەرمانگەهانەگەران بوون نمونە بینین زیاتر پشت بە تیشکی ڕۆژێ گرێ بدەین پرۆسەکە کراوەیە بەڵام ئەمە هەوڵ دەدەین ساڵ بە ساڵ ئەو ڕێژەی زیاد بکەین بەڵام لێرە خاڵەکەیە وەزارەتی کارەباش لە هەوڵ و تەقەلادایە لۆ ئەوەی بتوانێ وێستگەی وزەی خۆر داخلی شەبکاتی خۆی بکات تۆڕەکانی خۆی بکە هەرچەندە ئەمە کێشە دروست دەکا لە ئینێرشیا لە ستیبڵیتی جێگیری شەبکە ئەمە هەموو کێشە لەوانە دروست دەکات دەبی بزانیت چۆن مامەڵەی زیرەکانە لەگەوەی ڕێزدار ئەندازیار کامەران خۆشنا و سەرۆکی لیژنەیە لە ئەنجومەنەوە وەزیران ji bo danana سیستەمê tîşkê rojê li fermangehên hikûmetê gelek spas بۆ ئامادەبوونەوە و بۆ van زانیاریان سوپاس دەکەم لێرەش جێگای خۆتی سوپاسی هەموو ئەندامانی لیژنەکان دەستان خۆش بێ زۆر سپاسمان دۆ نابن